نۆژانکردنەوەی بەشی دووەمی شەقامی 100 مەتری دەستی پێکرد لە 8 دەی 2025 بڕیاردرا بە نۆژانکردنەوەی شەقامی 100 مەتری لە چواریانی فولکەی باس تاوەکو چواریانی شەقامی مەخمور، بەڵام بە چەند بەشێک و بە چەند قۆناغێکی جیاواز بۆ ئەوەی ئاسەنجی بۆ شۆفێران دروست نەبێت. من قسەم لەگەڵ کارزان عەبدولعادی سەرۆک چارەوانەکانی هەولێر کردەوە، باسی لەوە کرد کە بەشی یەکەم لە چواریانی فولکەی باس تاوەکو یەکەم سوڕانەوەی بەردەم زانکۆی جیهان کارەکانی بە کۆتا هاتوو کراوەتەوە بە ڕووی شۆفێراندا، بەڵام لەوێوە لە یەکەم سوڕانەوەی بەردەم زانکۆی جیهان تاوەکو نزیک فریاکەوتنی ڕۆژ ئاوای هەولێر شەقامەکە داخراوە بە مەبەستی نۆژەنکردنەوە. جاو باسی لەوەش کرد شەقامەکە بە چەند قۆناغێک دەبێت، لەبەرەوەی بەشێکی تەواو تێک چووە پێویستە یەکەم جار بەشی سەرەوەی قیڕەکە هەڵبگیرێت، دواترە و شوێنانێک کە تێک چوون بە تەواوی ببردرێن و بنی سەب کرێت دوای قیرێک و دوای دووبارە قیرەکی دیکەی لێ بدرێتەوە. بۆیە نۆژەنکردنەوەکە دیار نییە کە چەند ڕۆژی پێدەچێت، ئەوەی هەیە دەست پێکراوە، ئەوەی لە پشمۆ دەبین ئامێرەکان کار دەکەن تاوەکو بەردەم فریاکەوتنی نەخۆشخانەی ڕۆژ ئاوا، ئەمە نزیکەی 1 کیلۆمەترە لە قۆناغی دووەمدا. دوای تەواوبوونیەوەش کارزان عەبدولعادی باسی لەوە کرد کە ڕاستەوخۆ دەست بە نۆژەنکردنەوەی بەشەکانی دیکە دەکەین تاوەکو ئەو بەشەی شەقامی 100 مەتری بە سایدی چوون و هاتن بە تەواوی نۆژەن دەکەینەوە. جا دەمێت باسی شتێکی دیکەش بکەم، ئەم شەقامە بۆیە بە یەکجار نۆژەن نەکرایەوە، ئەمە قسەی کارزان عەبدولعادیە، بۆیە بە یەکجار نۆژەن نەکرایەوە لە سەرەتای فولکەی باس تاوەکو شەقامی مەخمور، بۆ ئەوەی شۆفێران ئاسەنجی هاتوچیان بۆ دروست نەبێت و بتوان بە ئاسایی هاتچۆ لەسەر ئەو شەقامە بکەن. جا دەمەوێت باسەوە بکەم ڕێگای بەدیل بۆ شۆفێرانی هاتچۆ لێرەوە دەکەن، ئەگەر لە فولکەی باسەوە بتەوێت بڕێ بۆ شەقامی مەخمور پێویستە شەقامی 120 مەتری بەکاربێنیت، بەڵام لە سایدی هاتنەوە ئێستادا کارکردن لەوێ دەستی پێ نەکردەوە، هیچ کێشەیەکی نییە بۆ هاتچۆی وڵاتیان.